بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم خی پەروەردگار دەرفەتی پێبەخشیمەوە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان بەرنامەی بەدانایی لە خزمەت میوانە هەمیشە یەکەم بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبین. بێگومان هەر لە درێژەی ئەو زنجیرە بابەتەی کە لە ژێر ناونیشانی بۆ چاکردنی ئەم دۆخەی هەرێم باگوێ لە قورئان بگرین لەم ئەڵلقەیەدا دەچینە خزمەت بنەمای 15 کە مامۆستا عەلی باپیر بەم شێوازە دایڕشتووە. خەرجی بەرەنگاربوونەوەی ستەم و خراپە زۆر کەمترە لە باجی بەردەوامبوون لەسەر ملکەچکردن بۆ ستەم و خراپە. بزانین جەنابیان لەکوێوە ئەمەی هەڵهێنجاوە و مەبەستی چێ لەم دەستاواژەیە. مامۆستا گیان سڵاوی خوات لەبێت دووبارە دەرفەتی پێبەخشین لەم ئەڵلقەیەشدا پرسیارەکانی خۆمان ئاڕاستی جەنابەت بکەین. خۆشحاڵم بە دیدارتان بەخێر بێن. بێوەی بیسواسەکەم. مامۆستا گیان باس لەوەکەیت کە ینی خەرجی بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەم و خراپە زۆر کەمترە لەوەی کە ملکەت بین و بەردەوام بین لەسەرەوە. مەبەستە چییە لەم دەستەواژە وەک لە ئەڵلقەکانی پێشووتریشە فەرموتە جەنابەت ئەم بنەمایانە و ئەم چەمکانت لە قورئانەوە هەڵێنجاوە، بەڵام مەبەستت چییە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. مەبەستم لەو ناونیشانە کە کردومە بە بنەمای 15ەم لەو بنەما قورئانیانەی کە من پێم وایە ئەگەر ئێمە ڕەچاویان کەین چ لە هەرێمی کوردستان لەسەر ئاسی عراق و لەسەر ئاسی هەر کۆمەڵگایەکی دیکە دەتوانین کە بەڕێی خۆمان لە ئاو دەربێنین خۆمان لەم نەهامەتی و ناڕەحەتیانە کە تیان کەوتوین قوتارکەین دەرباسکەین. مەبەستم چەند کوواتای ئەو ئاەتە چەند ئاەتێک یەکێک لەوانە ئەو ئاەتە مبارەکەی کە لە سوورەتی عەرافدا خی پروردگار دەفەرمێ وقال موسى لقومه استعينوا بالله واصبروا إن الأرض لله يورثها من يشاء من عباده والعاقبة للمتقين قالوا أوذينا من قبل أن تأتينا ومن بعد ما جئتنا قال عسى ربكم أن يهلك عدوكم ويستخلفكم في الأرض فينظر كيف تعملون. أمدو آياتا خوا سبحانه وتعالى واتاكيان بكردي آواتيان دا فرمي وكاتي موسى بقلكي خوي قد پەنا بەخوا بگرن پشت بەخوا ببەستن و خۆڕاگەر بن. سەرزەمین هی خوایە دەیکاتە میراتی هەر کامێک لە بەندەکانی کە بێوێت و سەرنجامیش بۆ پارێزکارانە. گەلەکەشی وەڵامی دەدەن واتە بەنو ئیسرائیل قالوا أوذينا من قبل أن تأتينا ومن بعد ما جئتنا. جان ئێمە هەر ئازار و ئەشکەنجە دەدراین پێش ئەوەی بی بۆ نێومان و دوای ئەوەش کە هاتووی بۆ نێومان واتە باری لەسەر پشتمان بوو هەر لەسەر پشتمانە. یاوەکو دەڵێن لە پەندا هاتوو دەڵێ بە حوشتریان گوت موژدەت لێبێ بەچکەت بوو تیجا بە من چی باری لەسەر پشتمە هەر لەسەر پشتمە. ئەوان گوتیان پێش ئەوەی تۆ بێ هەر سزا دەدراین بەدەستی فرعون و دار و دەستەکەی ئازار و ئەشکەنجە دەدراین و دوای ئەوەش کە تۆ هاتووی هەر بەردەوامە ئەو ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتیە. قال عسى ربكم أن يهلك عدوكم ويستخلفكم في الأرض فينظر كيف تعملون. موسى فرمووی زۆر نزیکە پەروەردگارتان دژمنتان بفەوتێنێ. عسى ربكم أن يهلك عدوكم ويستخلفكم في الأرض ئێوەش بکاتە جێنشین لە زەویدا واتە سەرزەمینی میسر و شام و دەوروبەری فينظر كيف تعملون ئەوجا سەرنج دەداخوا بزانم ئێوە چۆن ڕەفتار دەکەن. لێرەدا موسى عليه الصلاة والسلام بە گەلەکەی دەڵێ خۆراگر بن و ئەهلی تەقوا بن و پشت بەخوا ببەستن. وإذ قال موسى لقومه استعينوا بالله واصبروا پەنا بەخوا بگرن و خۆراگر بن واتە تەسلیمی ئیرادەی فرعون مەبن خۆراگر بن لەسەر بەرهەڵستی. خۆ بەرهەڵستەکەی بەنو ئیسرائیل بۆ فرعون و دار و دەستەکەی بەرهەڵستیی سەنگەرگرتن نەبووە تەسلیم نەبوون واتە بەرهەڵستێکی سەلبی واتە ئەوە کە تۆ مەس سەنگەری لێ مەگرە بەڵام تەسلیم ببە خۆراگر بە چاور لەو ئیمتیاز و خێر و بێر و تەخشان و پەخشانی ناز و نیعمەت و ئیمتیازاتە ناشەریانە مەبە کە پێت دەدا لە بەرامبەری کڕی ئیرادەتاندا نادیدەی بگرە چاوپۆشی لێ بکە خۆراگر بن لەسەر هەژاری لەسەر نەداری قەناعەت بکەن بە کەمێکی حەڵاڵ چاوتان لە زۆری حرام نەبێ پشتیش بەخوا ببەستن چونکە سەرنجام سەرزەمین هی خوایە واتە دنیا شاری بێ خاوەن نییە خاوەنیەتی و سەرزەمین خوا دەیکاتە میراتی ئەو کەسانەی کە
بۆ خوا سڵحاون و سەرنجام بۆ پارێزکارانە. لێرەدا موسا عەلەیهی سەڵات وسەلام دێ بە گەلەکەی بفەرموێ و مەفهوم و چەمکە ئاشکرایەکەی ئاوایە کە ئێوە لە بەرهەڵسیکردنی فیرعەون و سیاسەتەکانیدا بەتاکید دەبێ خەرجی بدەن، دەبێ باج بدەن، بەڵام ئەو باجە زۆر شەڕاپەتمەندانەتر سەربەرزانەترە و زۆریش کەمترە ئەو تێچووە لەو تێچووی کە دەیدەن بەهۆی تەسلیم بوونی ئێوە بە ئیرادەی فیرعەون و بەردەوامبوونتان لەسەر کۆیلایەتی و لەسەر ژێردەستەیی و لەسەرەوەی کە هەرچی پێتان بڵێ لاموجیم نەکەن، بەرهەڵستی بکەن، لێ هەڵگەڕێنەوە، لێ یاخی بن، بە قسەی مەکەن. دەگونجێ گەلێک ئاەتی دیکە گەلێک دەقی سونەت لەو بارەوە بەڵگە بهێنرێتەوە و عەقڵ و مەنتیقیش کاکدانا ئەوە دەگەیەنن کە هەمیشە تێچووی بەرهەڵستیکردنی ستەم لە تێچووی بەردەوامبوون لە بنباری ستەمدا کەمترە. زۆر لە گەلان، زۆر لە کۆمەڵگایەکان کاتێکە لە ستەم لە خراپە ڕادەپەڕن، خۆڵی لێ هەڵدەماڵن، بەڵێ قوربانی دەدەن، تەزحیە دەدەن، بەڵام زۆری پێناچێ خوا دەربازیان دەکا. کۆمەلگای وا هەبوو چەند پشتی بڕاوەتەوە لە بنباری ستەمدا حکمێکی میراتی بەسەردا بووە، باب هاتووە و کوڕ هاتووە و نەوە هاتووە، هیدیکە هاتووە، هەر بەردەوام بووە، وەکو بەنی ئومەیە و بەنی عوسمان و وەکو مەسەن زۆر لە دەسەڵاتدارانی ڕۆژهەڵات و ڕۆژاوە ئێستاش دەگەڵدا بێ. قەزافی 42 ساڵ حکمی کرد لە لیبیا، ئەو خەڵکە هەر سەبری گربوو لە بنباری ستەمدا. خوا بزانێ لە میانی ئەو 42 ساڵی حکمڕانی قەزافی و 32 ساڵی حکمی حوسنی مبارەک و 30 ساڵی زەین عابدین بنی عەلی و 20 ساڵی عەلی عەبدوڵڵا ساڵح لە یەمەن، خوا بزانێ چی کراوە، چ گوزەراوە. جاخۆ مردن هەر ئەوە نییە کە ئینسان فیزیکی مردنێکی فیزیکی بمرێ، جار ئینسان بە شێوەی معنەوی دەمرێ. جا کەسێک کۆمەلگایەک خاوەنی قسەی خۆی نەبێت، خاوەنی ئیرادەی خۆی نەبێت، ژیانی خۆی بەدەست خۆی نەبێت و خاوەنی قسە و دەربڕنی و تعبیری خۆی نەبێت، خاوەنی دیاریکردنی چارەنووسی خۆی نەبێت، فەرقی چێ لەگەڵ مردوو؟ لە ڕاستیداوە مردووی بەشی زیندوو خۆرە. کەواتە تۆ تەماشا بکە ئەو گەلانە کە ڕاپەڕین چەند مانگێکی پێچوو، ئەو پەڕی بە سەرنە ساڵێکی پێچوو، جگەلەوەی ڕژێمی سووریا کە ئەگەر هەر ڕژێمی سووریا و خەڵکی سووریابان لە مێژ بوو، گۆڕ بە گۆڕ بوو بۆ بەشار ئەسەد و ڕژێمەکەی. جا وای بە حاڵی دەوڵەتێک بەرژەوەندی لە مانەوەی دیکتاتۆرێکدا بێت، و وای بە حاڵی دەوڵەتێک و ڕژێمێک کە بەرژەوەندی لەوەدا بێت کە وڵاتێک کاول بکرێت، میلەتێک بێچارە و بئیرادە بکرێت، غەڵتانی خوێن بکرێت. وای بە حاڵی ئەو دەوڵەت هەر کەسێکی هەیە. بەڵام مەبەستمەوە جگە لەو ئەوانی دیکە نەیانتوانی. 42 ساڵ خەڵکی لیبیا چەوساوە بوون، بەڵام چەند مانجێک بەرهەڵەستیان کرد، چەند مانجێک مەقاومەیان کرد، دەربازیان بوو. چەند ساڵ خەڵکی تونس و خەڵکی میسر و خەڵکی یەمەن چەوساوە بوون و خەڵکی دیکەشە لە شوێنی کە دەچەوسێنەوە، بەڵام هەمووی چەند ڕۆژێک و چەند مانجێک بەرهەڵەستیان کرد. پێشوەکەی زۆر کەمترە. یعنی ئەوەی کە دەیڵێم هەم ئاەتەکانی قورئان دەیگەیەنە، هەم واقعی مێژووی ڕابردوو و هاوسەرخیش ئەومان پێ دەڵێ کە هەمیشە تێچووی ڕاوەستان لە بەرامبەری ستەمدا زۆر کەمترە لە تێچووی تەسلیم بوون بەستەم. تێچووی تەسلیم بوون بەستەم ڕەنگە چەند جیر بخایەنێ. کەواتە لە قسەکەی جەنابتەوا دەرەکەوێت کە ئەوی تریش هەر تێچووی هەیە بێگومان، بەڵام تێچووەکەی کەمترە. هەرواشم گوتومە خەرجی تێچووی بەرهەڵستیکردنی ستەم زۆر کەمترە لە تێچووی ملکەچکردن بۆ ستەم و خۆ بەدەستەوەدانی ستەم. بەڵام مامۆستا باست لە سەبر و خۆڕاگری کرد، با ئەمە بینەر و بیسەر و هاوڵاتیان بە هەڵە لی تێنەگەن، سەبر بگرن لەسەر ئەم بارودۆخی کە هەیە بڵن خی گەوری شەڵا بۆمان چاگەکە یان سەبر لەسەر چی بگرن؟ سەبر لەسەرەوە بگرن، تەسلیمی واقعێکی فاسید و گەندەڵ و خراپ نەبن، لەگەڵیدا نەڕۆن، پشتگیری نەکەن، لێی بێدەنگ نەبن، ئەنجا چاوەڕوانیان لە پارە حرامەکەی نەبێت، لە ئیمتیازات ناشەرعیەکان نەبێت کە پێیان دەدا لە بەرامبەر بێدەنگکردنیاندا. ئەو حەق و سکوتە بە حرام زانن. حەق و سکوت زانی یعنی چی؟ یعنی کەسێک ئەندازەیەک شتێک دەدا بە کەسێک لە بەرامبەرەوەدا کە بێدەنگ بێت، بە حرامی بزانن. مەبەستم ئەوە نییە کە لە بنباری ستەمدا خۆراگر بن، بەڵکو لە بەرامبەر ستەمدا خۆراگر بن. کە من پێم وایە
لە بەرامبەر ستەمدا خۆڕاگرتن ئەو سەبرەیە کە قورئان فەرمانی پێ دەکات. تەماشا بکە خوا سوبحانه وتعالى چۆن باسی ڕوبەڕووبوونەوەی گەلی بەنی ئیسرائیل لەگەڵ فیرعەوندا دەکات. دەفەرمێ إن فرعون علا في الأرض وجعل أهلها شيعا يستضعف طائفة منهم يذبح أبناءهم ويستحيي نساءهم إنه كان من المفسدين. فرعون لزويدا خوي برز كردوا واتا ببير روايتي ورقرتن لخلق خوي كرده شويخا خوي كرده حكمران بسريانه خوي فرز كرد وخلقكي باش كرد هەندێکی دەچەوساندنەوە نێرەوەزەکانی سەر دەبڕین بینەکانی دەهێشتنەوە. بەڕاستی فیرعەون لە خراپەکاران بوو لە تێکدەران بوو. بەڵام خوا ئەوە لێ دەگەڕێ ئەوجا باسی یاسایەکی گردوونی خۆی دەکا خوا ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض ونجعلهم أئمة ونجعلهم وارثين. وإما دمانوي چاکە بکەین منەت بخەینە سەر شانی ئەوانەی کە لە زەویدا دەسەوسێندرێنەوە و بیان کەینە میراتگر و بیان کەینە حکومڕان لە شوێنی ئەو ستەمکارانە. واتەوە ئیرادەی خوا لەگەڵ ئەوەدایە، یعنی وەکێک لە یاساگەردوونیەکانی خوا وایە کە ستەمکاران سەریان بە فەتارە دەچێەوە چەوساوان دەبێت دەرباز بن. بەڵام هەر لە خۆڕا نا چەوساوانێک کە هەڵ ڕادەپەڕن و یەخەی ستەمکار دەگرن و چی دیکە لە بنباری ستەمدا سەبر ناگرن بەڵکو لە زیاتی و لە بنباری ستەمدا سەبر بگرن لە بەرامبەری ستەمدا سەبر دەگرن ئۆستۆپیان پێەکەن و سەبرگرتنەکەش وەکو گوتم هەرەونێ سەنگەرێ بگری. بەڕاستی خەڵک هەن نادەم بۆ تونوتیژی، بەڵام خەڵک هان دەدەم بۆ خۆڕاگری، بۆ خاوەنی ئیرادەی خۆبوون، بۆ مرۆڤ بوون، بۆ ئازابوون، بۆ ئازادبوون و بۆ ئەوە کە ئەو 500 ڕۆژێ دنیا بەسەر بەرزانە بگوزارێنن. کاتێک دەستنەوە خزمەت خوا و خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر مسلمانن بزان بە چ چاوەڕێک دەچنەوە و ئەگەر مسلمانیش نین بزانن کە مێژوو بۆی هەندەنووسێت. تەماشا بکە میلەتان کە ڕاپەڕیون لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا ئەوانەی کە لا ڕاپەڕیون لە ستەم ناویان زۆر بە خەتی نورین و پڕشندار تۆمار کراوە. ئەوانەش کە تەسلیم بوون فڕێ دراون نەزبڵدانی مێژوو کەس باس و خواسیان ناکە. خۆ ئینسان یەک مردن قەرزدارە. جا خۆ کەسێک کە لە شەڕدا دەکوژرێ لە سینگی بدرێ لە پشتی بدرێ لە کاتی هێرش بردندا لێ بدرێ لە کاتی هەڵاتندا خۆ مردن هەر یەک تامی هەیە. شاعرێک دەڵێ إذا كنت ذا أمر مروم فلا تقنع بما دون النجوم فطعم الموت في أمر حقير كطعم الموت في أمر عظيم ويرى الجبناء أن الجبن حزم وتلك خديعة طبع اللئيم. ترسنوكە کان پێیان وایە ترسەنۆکی وریایی و لە خۆ وریابوونە، دەڵێ ئەوە هەڵخەڵەتاندنی سروشتێکی خراپە، سروشتی خراپ ئینسان و هەڵدەخەڵەتێنێ. ئەتۆ زۆر پیاوێکی عاقڵی تەماشای خۆ نادەیە بەرترسێ لە هەر شوێنە بەو ترسی لێ بێت تۆ خۆی لێ دەپارێت تۆ پیاوێکی عاقڵی نا ئەوە دەڵێ ئەو سروشتە خراپە خاوەنەکەی هەڵدەخەڵەتێنێ. دەڵێ ئەگەر تۆ دەتەوێ مەبەستێک بێنیەدی لە خوار ئەستێرانەوە بە هیچ شتێک ڕازی مەبەوەتە بە ئیرادەت بەرز بێ هیمەتت بەرز بێ. بۆ فطعم الموت في أمر حقير كطعم الموت في أمر عظيم. تامی مردن لە پێناو شتێکی بچووکدا هەر وەکو تامی مردن وایە لە پێناو شتێکی گەورەدا. مەبەستم ئەوەی کە کاکەدانە بەداخەوە دەڵێم بەداخەوە زۆربەی خەڵکی بەوەهم خۆی ترساندووە، زۆربەی خەڵکی بەوەهم خۆی فەقیر کردووە، بە زۆربەی خەڵکی بەوەهم هەر بە خەیاڵ هەر لە خۆوە دەست و پێی خۆی بەستووە، خۆی پەک خستووە، خۆی لە پەل و پۆ خستووە. وەکو گوتم جاریش دووبارەی دەکەمەوە حەقیقەتەن من پێم وانییە بارودۆخی هەرێمی کوردستان ئەوە هەڵناگرێ وە پێشم ڕاست و دروستنی ئێمەرێنی خۆماندا دەست بخەینە یەخەی یەکدی، دەست بخەینە خوێنی یەکدی. ابن الأثير لە الكامل في التاريخدا دەڵێ دووە حکمڕانی بنەماڵی عەباسیەکان لە المستنصر بالله لە بەغدا جەیشی هۆلاکۆ دەوری بەغدای گربوو. بەچی بێدار بووە کە دەوری بەغدا گیراوە؟ راپۆرت نووسوانە نیە کە نانیان لەسەر غەیبەت و راپۆرت نووسین و جاسوسی خوڕی هەیە، ئێستاش هەر هەیەوە ئەوانەی کە نانیان لەسەرەوە دیانگو قوربان دنیا زۆر باشە و وەزعەکە زۆر چاکە و بەچی بێدار بووە؟ تیرێک کە
یەکێ لە کەنیزەکەکانی سەمای بۆ دەکرد تیرێک لە پەنجەرەوە هاتە ژوور بە کەنیزەکە کەوت و لە خوێنی خۆی گەوزا کەوتە عەرزێ کێوە چ بوو وەڵاوە تیرێک بووی تیری کوێ بوو وڵاتی تیری تەتەر و مەغۆلە بۆ یەکەم بەغدا ئابڵ قەدراوە کاکە داناجیە من پێم وایە ئەوەی بە قسەی عاقڵانی دڵسۆز و دووربین نەکە بە قسەی ئەو کەسانە نەکە کە ڕاست و ساغن لەگەڵ بڕیار بەدەستان و لەگەڵ ئەم وڵاتەدا و خۆ دوور دەگرن لە ماستاوکردن و تەمەلوق ئەوەی بە قسەی ئەوانە کار بە قسەی ڕاپۆرتنووس و دەهۆڵکوت و ئەوانەی کە دنیا پێچەوانە پێشانی بڕیار بەدەستان دەدەن کاتێک بە خەبەر دێن کە کار لە کار ترازاوە مامۆستا قسەیەکی من ئومێدم وایە کە ئێمە هەموو لایەک خۆ لەوە بپارێزین کە گرێ دەستان بخەینە دەدانان ئەگەر نا بەڕاستی وەکو دووبارەی دەکەم من لەگەڵەوە دام کە خەڵک و جەماوەر بە گشتی حکمڕان و بڕیار بەدەستەکانی خۆی حاڵیکە لە هەست و نەستی لە هەڵوێستی لە قەناعەتی و دیزە بە دەرخۆنەی لێ نەکا و من پێم وایە ئەوە نادڵسۆزیە بۆ بڕیار بەدەست حکمڕانانە کە تۆ قەناعەت و دڵی خۆت بەوان نەڵێ چونکە خەڵک زۆر دێ بۆ لای من لێرە لە هەورێر و لە بادینان و لە هەموو شوێن خەڵک زۆر بێزار و تووڕە و ناڕازیە لە هەموو شێوەکان لە خەڵکی سیاسی هەیە خەڵکی حیزبی هەیە خەڵکی کارمەند هەیە خەڵکی بازرگان هەیە هەلی کەسابەت هەیە ڕێکخراوەکان هەیە خەڵک زۆر لە هەموو چین و توێژەکان خەڵک دێ بۆ لای ئێمە دەرگای خۆمان بەڕوو خەڵک دادانەخستووە پیان دەڵم دەڵم باش ئەو ناڕزایی و بێزاری و گلەی ئێوە با بگاتە گوێ هەموو خەڵک کاکە خەڵک زۆری وا نازانێ بەداخەوەش دەڵم کە زۆر لە بڕیار بەدەستان حکمڕانەکانیش لە بورجی عاجیدا دەشین و لە نێو خەڵک دانین و لە ڕێی ئەو راپۆرت و شتانەوە کە پێیان دەگا ئەوانەی کە دنیا بە جۆریشکە دەخەنە بەرچاو لەو ڕێوە دەنگ و باسییان پێدەگا کە چ باسە کە ئەوەش زۆری پێچەوانەی ئەو واقعەیە کە هەیە ئەوان پێچەوانی واقعەکان دەخەنە بەرچاو سەرنجام بە سەهویان دەبن بەڵام مامۆستا قسێکی جەناب بە سەرنجی ڕاکێشان فەرمووت ئەگەر بمانەوێ بەڕەمان لە ئاوێ دەربێنین ئەگەر هەڵە نەبم بەڵێ وات فەرموو بەڵێ هەممە بەستت چییە هەم ئێستا لە هەرێمی کوردستان خەڵکی ئێمە بەڕێکەوتوتە ئاوێ من کاکدانە پێم وایە نەگەم بەڕە هەر کەلوپەل و شمەکەکەمان هەمووی کەوتۆتە نێو ئاوێ جا من خۆمە بیرم دێ ماڵمان لە ڕانیە بوو لافاو هات ماڵمان لە گەڕەکی قولە بوو قەت لە بیرم ناچێ ئەو بیرەوەریە بابم توتنەوان بوو کشت و کاڵمان دەکرد توتنەوانیمان دەکرد فەردە توتنەکانمان تەڕ بوونەوە دیارە لە عامل بوون بە کەڵک نەهاتن کەلوپەلیشمان هەمووی تەڕ بوو و زاد و زەخیرە و شتیشمان هەمووی تەڕ بوو تقریبا باڵا نیو باڵا پیا و بڵێن ئاو هاتبوو نێو ماڵەکەمانەوە بە پەلە پرۆزە بەسەر دیواری دراوسێکەماندا دەرماز بووین بە سەرباندا ئەگەرنا ئەمە گوچکە بووین مەش معارەزەی بخینچین من پێم وایە نەکرد بەڕەمان تەڕ بووە وەکو ماڵەکەی ئێمە لەگەڵ ڕەشی قولە هەم پێم وایە کە کەلوپەل و زاد و زەخیرەشمان هەمووی تەڕ بووە وەزعمان خراپە بۆ چوونی من ئەوەی کە من تێی دەگەم خۆ یا ڕەبی وانە بێم بە هەڵەدا چووبم بەڵام ئەگەر ئەو خەڵکە کە دێن بۆ لای ئێمە ئەو خەڵکە کە خۆ پێشاندان دەکەن ئەو خەڵکە کە شت دەنووسن و ئەو خەڵکە کە دڵسۆزانە هاوار دەکەن هەم بە هەڵەدا چووبن بە سەهوو چووبن نازانم وەڵای دی بۆ واقعەکە دەچێتە چاومانەوە دەیبینین ئێ باشە خۆ هەر نەبێنێ بۆ تا دیارە ئێمە چارەگە موشەکەش تەواو نادرێ خۆ هەر دیارەوە نییە خۆ هەر دیارە کە نەفەقاتی زۆر کەم کراوەتەوە لە زۆر لە دام و دەستگاکان وانە خۆ هەر دیارە ئەو من برادرانی حکوومەت پیان گوتوم 5,000 پرۆژە 6,000 پرۆژە پەچی کەوتووە لە هەرێمی کوردستاندا کە هەیەە 170 تەواو بووە بە واریدات و بودجە ماڵی ئەم خەڵکو وڵاتە 170 بودجەیەک تاوێ بودجەوە هەیە چەند ملیۆن دلاری تێچووە ئێستا ئەگەر تەواو نەکری هەمووی پەچی خراوە من ئەوە هەمووی لێ دەچێ خەسارێ ئەی باشە هۆ دیارەخەوە کەواتە فعل لێمە وەزعەکەمان خراپە و بەڕاستی ئینسان بە خۆزگە و خەون و خەیاڵ خۆی هەڵ نەخەڵەت یعنی واقعەکە دەچێتە چای هەموو لایەکمانەوە ئێمە لە ڕووی سیاسیەوە لانە سیاسیەکان پێکەوە قسەیان نییە ئەوە دیارە و بارگەشتێکی سیاسی باشەیە ئەوە ئێمە لە ڕووی ئابوووریەوە ئەوە دیارەکە وەزعمان چۆنە باسمان کرد چارەگە موچە و پەک خستنی هەم پرۆژانەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە جۆرێک لە لێک دوورکەوتن و دابڕان هەیە لە ڕووی دیبلۆماسیەتەوە بەڵێ مامەڵەمان لەگەڵدا دەکرێت بەڵام پێم وایە ئەو مامەڵەیە هەمووی لە بەرچاوی کاڕی ئێمە نیە چونکە پێشتری ژێمە هەر هەبووین هەموو خەڵکو و ڕئیس و ئەوانە بۆ نەهات مەرحەبەیان نەکردوین ئەوم پەیوەندیە بە شەڕی داعشەوە با خۆمان هەڵە خەڵەتێنین و پاشان ئێمە سێ دامەزراوەمان هەن ئەم هەرێمەیان پێکێناوە سێ دامەزراوەی سەرەکی دامەزراوەی پەرلەمان
کە پەکمان خستووە دامەرزلاوەی حکوومەت کە ئیفلیجمان کردووە و دامەزراوەی دەسەڵاتی دادوەری دامەزراوەی سەرۆکاتی هەرێمیشمانی کە ماوەی ئەسایی بەسەر چووە کوێمان سەلامەت ماوەتەوە من لە راپۆرتێکدا بینیم دەڵێ لە 26 لە سەدای دام و دەستگاکانی حکوومەت لە وڵاتەدا سەلامەت ماون لە کار نەخراون هەر چۆن بێ واقعەکە وەکو گوتم دەچێتە چاوی هەموو کەسێکەوە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دامەزراوەی کە ئێمە وەزعمان خراپە ئەگەر بێت و واقعەکە وەک خۆی نەبینین و ئیرادەیەکی باش نەخەینە گەڕ بە تەکید لەوەی کە ئێستا هەین خراپتریش بەرەو خراپتریش دەچێت. بەڵێ فەرمووت ئێمەی لایەنە سیاسیەکان قسەمان نییە حەزەکەم منیش و بینەرانی بزانین ئێوە لەسەر چی و بۆ قسەتان نێبێکەوە بەڵام وەڵامەکەی بۆ پاشەم بشوە. بینەرانی عزیز و خۆشەویست بەردەوامە بین کەناڵی پەیام مەگۆڕن پاش کەمێکی تر دێنەوە. بەپی ئەو ڤیددیۆیی کە گەرمیان تێدا شەهید دەبێت هاتوومەتە و شوێنە و شوێنی شەهیدبوونی شەهید گەرمیان. جارێت ترکشت و بڕین بەسە ینی بەنا حەقیێنی ئەو مناڵیان ڕشت لە پێناوی دەسەڵات و پۆست و سەر بەخۆیە بەڕاستی من دڵم بە هیچ سەر بەخۆیە خۆش نییە شوشی من لە کوردستانە دڵخۆش نیم. ئێمە ئەم دەکەسا تۆزێ دڵمان فەریحێکی پێبێت ئاسوودە بین تۆزێ کە با بڵێن گوژەکانیان گیراوە. مای دڵخۆشی بۆ ئێمە سەربەرجێکە بۆ ئێمە کە کوڕەکەمان هەم گۆڕەکەی دیارە هەم شوێنەکەی دیارەوە هەم پێگە و مەکانی شەیدبوونەکەشی لە ئاستێکایە کە سوپاس بخوای گۆرە خەڵک شانازی پێوەکە. ئەو خۆشی و ژیانەمان بۆ ناگەڕێتەوە چکە ئەوان لە نیوەی ژیانە ئێمەیان شکاندەوە ئەوان لە نیوەی ژیانە ئێمەیان بێبەش کرد لە مناڵەکانمان. دووبارە سڵاو و بەڕێزان مامۆستا پێش پشوەکە لێم پرسیت جەنابەت فەرموود ئێمە لایەنە سیاسیەکان ئێستا قسەمان نییە پێکەوە و جۆرێک لە پەیوەندی سیاسیەکانتان ئاڵۆزی و گرژی تێکەوتووە و بەشێک لە سەرکردەی و لایەنە سیاسیانە بۆ ماوەی چەند مانگ و چەند ساڵێکە ئەسڵەن یەکتریتان نەبینی و لەوانێت تەلەفۆنیشتان لە بێنانە بوو بێ. بزانم لەسەر چییە ئێوە نێوانتان ناخۆشە لەسەر ئیمتیازاتی کەسی حیزبی خۆتانە یان لەسەر خەڵکی ڕەشوڕوت و خەڵک و جەماوەرە؟ بەڵێ وڵاهی ئەوە دەبێت تۆزێک ورد بکرێتەوە شی بکرێتەوە جارێ ئەمە خۆمان من خۆم وەکو عەلی باپیر و کۆمەڵی ئیسلامیش بەگشتی ئێمە بڕیارمان وایە خۆمان لە کەسدا نابڕین و قسەش لە کەس نابڕینەوە بۆ زانیاری جەنابەت بەڵام قسە بەگشتی دەکرێت هەموو جارێت تۆ نابێ بڵێ عەمر وا و زەید وە بەگشتی قسە دەکرێت. من دەڵێم لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا بارگرژی و قسە پێکەوە نەکردن و پێکەوە ڕاوێژ نەکردنیان لە بیندا هەیە و واقعەکە و دیارە. ئەمما بۆچی وایە وەکو گوتم ئێمە خۆمان لە شوێنی خۆمانی بەڕاستی قسەشمان لەگەڵ کەس نەبڕیەوەتەوە دەرگاشمان بەڕووی کەسەوە دانەخستووە
ئەگە کەسێکی قسە لەگەڵ ئێمە نەکا و دەرگامان بڕووداخە بۆ خۆی دەزانێت و بێمە نەتێشین هەندێک جاریشین لێ پروپاگەندە و شت دەکرێن وەڵاو فلان کەس داوای کرد و فلان کەس بین و فلان کەس داوای کرد و فلان کەس قسانە عیبە بکرێن جارێ ئەگەر گریمان ینی کەسێک بدڵ سۆزانە بشێ کەسێک ببینێ و وەزەکە چاکە هیچ عیب نییە ئەمە بەڕاستین دەرگای کەسمانداوە بەس لە کەسیش تووڕەنین ئێمە بە واتایەکە وەکو شەخص لە کەس تووڕەبین یا بڕیارمانە بە قسە لەگەڵ خەڵک نەکەین بۆ چۆن پێمە ئەم وڵاتە ئەمە گرەی بە خەڵکی دیکە کردو کاکە پێکەوە دابنیشن نابێ قسە لێک ببڕنەوە ئێستا منوکە لە خەڵک بە عیبی بگرم بۆ خۆم دووباری ناکەمەوە بەڵام لە شوێنی خۆمانین بەڵام مەبەستەوەی کە ئەی بۆ نێوانتان ئاڵۆز بڵێ ئێستا باسی دەکەم مەبەستەوە کە کاتێکە حیزبێک پەرلەمان پەک دەخا سەرۆکی پەرلەمان دەردەکا حکوومەت ئیفلیج دەکا و خەڵک دەردەکا لە پایتەختی هەرێمی کوردستان کە ئەو حیزبە پارتی دیموکراتی کوردستانە ئێمە دەکرێت بێدەنگ بێت ناکرێت بێدەنگ بێت معناوانەیە کە من کە دەڵم نابێ پارتی هەبێ و ڕەفزی دەکەم و قسەی لەگەڵ ناکەم نا بەس دەڵم ئەو هەڵوێستت غەڵەتە ئەی بەڵام شتی چاکی چاکە شتی باشت باشە شتی خراپیشت خراپە گۆڕانە ئەو حیزبە ئەگەر یەکێتی ئەگەر کۆمەڵە ئێمە شتمان هەیە هەڵەیە ئەم بۆ خۆم شتم کردو هەڵە بکتم دانی پیادێنم بۆ ئەوەم هەڵەیە نەدەبوام کردبا نەدەبوام گوت بە کەسی یاداشتەکان بخەوتوە دەزانێ شتم گوتوکتم وڵای ئێستا و شتم گوتووە کاتی خۆی کردومە بەس ئێستا دەزانم ئەگەر ئێستا بام نەمدەکرد یان نەمدەگوت هەڵە بوو زەرت کردووە لەو دان پێداهێنانی هەڵانەیە ئەمە بە زەرەری نازانم ئەمن وەکو پێشتری باسم کرد جارێکی کەش ئەم پێم وایە خەڵکی زەعیف لەوە دەترسێ دان بە هەڵی خۆی دابێنێ چونکە بۆ تۆ وات قەرارداوە تۆ مەعسووم بی بۆ تۆ بینات لەسەر ئەوە کردووە کە تۆ پارێزراوی لە هەڵە وەڵاهی بێزگە لە فریشتەکان هیچ کەس لە هەڵە پارێزراو نییە پێغەمبەرانیش سەڵات و سەلامی خۆیانە سەر بێ کە دەڵێن لە هەڵە پارێزراون واتە لە هەڵەی ئانقەست لە گوناحی بە ئانقەست ئەما لە هەڵەی ئیجتیهادی خۆ پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام محەممەد سەروەری پێغەمبەرانە یخوای پەروەردگار چەند ڕەخنەی لێ کردووە لە قورئاندا عەفە الله عنک لما ئەذنتە لەهم خوا لێت ببوورێ بۆچی ئیزنت دان منافقەکان دڵ نەخۆشەکان کە هاتن بانین بۆ زەنجیدە بۆ ئیزنتدان خوا عەفوتکە نەدەبوات کردبا ما كان لنبي أن يكون له أسرى هیچ پێغەمبەرێک بۆی نییە دیلان بگرێ نەک دیلان دەبوو بیان کوژێ زۆر لە توێژەرەوان وەکو من لە بەرجی حوتەمی تەفسیرەکەمدا ڕوونم کردوێتەوە ئەم ئاەتم بەستەوە نییە کە خوا ڕەخنە لە پێغەمبەر بگرێ بۆچی دیلەکانتان نەکوشت نە بۆچی بەدیلتان گرتن دەبوو بەدیلت نەگربانایە لە بەرامبەر ئەوەدا لە تەماعی ئەوەدا کە دوای فیدیان لێوەربگرن بۆ جارێ دوژمن خۆی بە شان و شەوکەت دەزانی لە پەل و پۆتان خزمان نەک بە تەماعی ئەوەی کە دەیان دوای خۆیان دەکردنەوە بە تەماعی ئەوە بە دیلان بگرن نەک خوا ڕەخنە بگرێت لە پێغەمبەر بۆچی دیلتان نەکوشت دیل کوشتن لە ئیسلامدا نییە ئەمجا عبس وتولى أن جاءه الأعمى ڕووی خۆی گرش کرد و ڕووی خۆی وەرسوڕاند کە پیاوە کوێرەکە هات بۆ لای خوا ڕەخنە لە پێغەمبەر دەگرێت عەلەیهی سەڵات وسەلام یعنی لە چەندان هەڵوێستی دیکەدا کەواتە پێغەمبەرانیش سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لە هەڵەی ئیجتیهادی لە بۆچوونێکدا کە پێیان وا بێ وا چاکە پارێزراو نەبوون لە هەڵە بەڵام لەوە کشتێک زانی بیان گوناحەیان کردو لەوەدا پارێزراو بوون هیچ گوناحێکیان نەکردووە کە زانی بیان گوناحە بەڵام جاریوان نیان پێکەوە جا ئەگەر پێغەمبەران وابن عەلەیهیمو سەڵات وسەلام ئێمە ومانان ئەوانی دی لەکوێ کەواتە مەبەستم ویستم ئەوە بپرسم ئێوە کە نێوانتان بە جۆرێک لە جۆرەکان ساردی تێکردو بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی سکرتێری پەرلەمانەکەی ڕێگری لە ناکرێ وەزیرەکانی لە حکومەتەکەیە بەشدارن بەڵام هەر بینتان بەو شێوازەوە جاران باشنەوە ئەمە لەسەر خەڵکی تر و لەسەر مەزلومی ترە یان چی ناویستم ئەوە بۆ تاواکەم جارێک کۆمەڵی ئیسلامی وەم پێشمە هەموو کەسێکی دیکە پێویستە هەڵوێستەکانی پەیوەندیان بەکاردانەوەی خەڵکەوە نەبێت و پێویستیان بە خۆ تێکبەستن لەگەڵ خەڵکیەک نەبێت مەگەر ئیتفاقیشان هەبێ جیایە ئەگەر فەرزەن تۆ دووران ئیتفاقیشان پێکەوە هەبێت دەبێت کە هەڵەی کردت تۆ لەوەدا هەڵی لە هەڵەدا گەڵت دانیم نابێت تۆ من زۆر جار گوتومە لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا هیچی لە هەڵە کوشندەکانیان ئەوەیە کە کەسێک دۆستایەتی حیزبێک دەکا هەتا ئاخری خەڵ لەگەڵیەتی چاک بکە و خراپ بکە و ڕاست بڕوا چۆ دوڕە هەر لەگەڵیەتی نا تۆ دەی بڵێ بابە من هەتا لەسەر حەقی لەگەڵتم هەتا چاک بڵێ و چاک بکەی لەگەڵتم لە خراپەدا لەگەڵت نیم ئەوە ڕاستە دەبێت ئێمە لە حەقدا پشتی یەکدی بگرین لە حەقدا دەستی یەکدی بگرین نەک پشتی دەستی یەکدی بگرین نێڵین کە بەڕێ ناحەق بدڕ ئەوە دڵسۆزی بۆ یەکدی نەک ئەوە دڵسۆزی نییە تۆ لایەنێک حیزبێک
بڕیاری داوە لەگەڵ و حیزبەدا بڕوات چاپکە و خراپکە هەر لەگەڵ دوایی پینە پەڕۆشی بۆ بکە جا هیوامان هەیە وەکو دەڵێ کاسە لە چێشتێ گەرمتر ئەمن نەفەرم بینیوە دان بە هەڵی خۆی دادێنی دیکە دڵ نەخێ قڕ بە هەڵەت نەکردووە وەکو شێخ و دەروێشەکەی لێدێ دروێشتی شێخم بینیوە فڕیوەش گیان شێخ جەنابەت فڕی وتینەوەڵان نەفڕیم و نەدەستپڕم یەکتیان دروێش فڵان کەس دوات دەڵێتی با وەڵای نەفڕیم تیان دەروێش جەنابی شێخ دەڵێ نەفڕیم و تواناشم یەکتی شێخ سەهوی کرد هەر فڕیوە چۆن دەبێ وا بێ هەڵەیە و تەواو ئیدی من پێمان نابێ هیچ کەس تەماعی لە هیچ کەسدا هەبێ کە لە هەڵەدا تەئیدی بکە دڵسۆزی من بۆ هەر کەسێک و دڵسۆزی هەر کەسێک بۆ ئێمە ئەوەی کە لە هەڵەدا ئاگادارمان بکات و کاکەوت هەڵەیە کەواتە کۆمەڵی ئیسلامی کە پەیوەندی لەگەڵ بەشێک لەلایەنە سیاسەکان سارد بووەتەوە باو ئەگەر وا بڵێن دروست بێ لەسەر ئیمتیاز ینی کەسیەکانی حیزبەکە نییە بەڵکو لەسەر کۆی خەڵکو و جەماوەر و سیستەمی حکومڕانیە با من تعبیرەکەت بۆ ڕاستکەمەوە بڵێ کۆمەڵی ئیسلامی کە هەندێک لەلایەنە سیاسەکان پەیوەندیان لەگەڵی سارد بووەتەوە چونکەمە بڕیارمە نەدا پەیوەندیمان لەگەڵ کەس سارد بێ مە لەجێ خۆمانی بەڵام خەڵکێ بڕیاری داوە لەبەرە کە تۆ بەدڵی ئەونی من جارێ حیزبێک هاتن بۆ لامان گوتم گوێتان لێبێ ئەگەر دەتانێت پەیوەندیتان لەگەڵ ئێمە هەبێ دەبێت ئێمەتان وەکو خۆمان قوبوڵ بێ نەگوەکو خۆتان دەتانەوێت ئێمەش ئێوەمان وەکو خۆتان دەبێت قوبوڵمان بن نەگوەکو ئێمە دەمانەوێت من پێم وایە لەسەر ئاستی تاکیش هەروایە من لە کۆمەڵی ئیسلامیدا تەماعی ئەوە نییە کە کۆمەڵی ئیسلامی تاکەکانی کۆمەڵی ئیسلامی بە خوشکان و برایانەوە هەمویان وەکو من بیر بکەنەوە ئەمە چیم پێچاکە پێیان چاک بنا ئەمە دەبێت ئەوانە وەکو خۆیان قوبوڵ بێ ئەوانیش دەبێت ئێمان وەکو خۆمان قوبوڵ بێ بەڵام لەسەر شتە بنەڕەتیەکان پێکەوە بین بەڵام هەر کەسە دەبێت هامیشێک پاراوێزێکی بۆ بهێڵدرێتەوە بۆ تایبەتمەندیەکانی جا ئێمە بەڕاستی پەیوەندیمان لەگەڵ کەس سارد نییە بەڵام خەڵکێک کە پەیوەندی لەگەڵ ئێمە سادە هەر کەسێک هەیە لەبەر هەڵوێستەکانمانە کاک لەبەرەوە نیە ئەمەی چاوەڕوانێکمان لە کەس نییە و بەڕاستیش ئێمە خێر و بێر و وارداتی ئەم وڵاتە بە کەس نازانی جا من شتێکی خۆشت بۆ بژێڕمەوە جارێ برادەرانی گۆڕان هاتن بۆ لامان تازە نانیان بڕابوو لە ساڵانی زوو تیان وڵی نانمان بڕاو و نانبران زۆر ناخۆش و خەڵکێکمان فەسڵ کراوە زۆر لە دڵتان خۆشەوتیان بڵێ جاییوە تازە نانتان بڕاوە ئێمە 20 ساڵی لەم وڵاتەدا نانمان دەبڕدرێ تیان بەڵێ وتمانە ئێستا بۆتان دەرکەوتو نانبران زۆر ناخۆشە چەند مانجێک ئێمە 20 ساڵەیە ئەوە یەک دوو گوتم ئێوە هەر ڕەخنەتان لە نانبڕانەکە هەیە تیان بەڵێ وتم پێم وایە قۆناغێککە بچن ئەولاتر تیان چی وتمەڵە ئەسڵەن نانەکە بۆ بەدەست حیزبێکە بێبڕێ نانی خوایە و عەبدی خوایە و عەرزی خوایە نان بۆ بەدەستی حیزبێک بێ بۆ بەدەستی شەخصێک بێ بۆ بەدەستی چەند کەسێک بێ زابەکەی خۆی بیدا بە و نەیدا بە و نانی خوایە ئەسڵەن ئێمە دەبێت شەڕ لەسەر ئەو نەکەین نانمان بۆ دەبڕدرێ قۆناغێک بچینە پێشتر نانەکە بۆ بەدەستی ئەو بێ ئەگە وڵات بەدامەزراوە بکرێ ئەگەر مرۆڤ و هاوڵاتی بوون بە پێوەەر بگیرێ کاکەدانا نان بەدەستی کەس نابێ نان بەدەستی دامەزراوەکان دەبێت دامەزراوەکانیش دەبێت لە بەرامبەر هەموو هاوڵاتان دە وەکو یەک بن ئەو کاتە ئەوەی کە ئێستا دەبینین بەداخەوە دەڵێن بە تایبەتی لە کاتی هەڵبژارنەکاندا کە خەڵکێشتی بەسەردا ئیملا دەکرێ خەڵکێشتی ئیجبار دەکرێت لەسەر هەندێشت ئەمن خەڵک هەیە لە هەندێک لەو شوێنانە ناوچەکانی هەرێمی کوردستان هاتۆ بۆ لام دوێتیم فلان حیزب بە پێی گوتوم ئەوەندە دەنگەمان لە ئێوە دەوێت 6 دەنگمان دەوێت لە ئێوە خۆت و خزمان 50 بێ نامانەوێت ئەوی دیکە کوێتی دەبێت ئەوەندەمان ئەوە چیەوە ئەو کۆیلایەتیە کوردایەتیە کۆیلایەتیەوە ئەمن پێم وایە کوردایەتی نیشتیمان پەروەری نەتەوە پەروەری ئەوەی ئینسان خاوەنی ئیرادە و ویستی خۆی جا تۆ تاکەکان خاوەنی ئیرادەی خۆیان نەبن تۆ خوا میلەتێک خاوەنی ئیرادەی خۆی دەبێت ئەدێ میلەتەش ئەو کۆمەلگا هەلو تاکانە پێک نایە ئەتۆ گەر تاکەکان ئاو ورد و خاشکەی ئیرادەیان ورد و خاشکەی بێ ئیرادەیان بکەی وایان لێ بکەی کە بەدەست خۆیان نەبێت چ دەنجێک بدەن چ ڕەیەک دەربڕن چ بۆ چوونێکیان هەبێ میلەتەکە چۆن بێ ئیرادە نابێت کەواتە ئەوەی ئێمە ئەمن بە هەموو کەسی دەڵێن بۆ دنیاش دیارە ینی ئێمە نەخێ لە بەرامبەری ئەوە دانیە و کۆگوتم وارداتی وڵاتە بەی کەس نازانین حقیقت ئێمە کۆمەڵ ئیسلامی کە بودجە بڕدراوە بەڵام بە زۆربی دەزانین بۆ خۆشمان و بۆ هەر لایەنێکی دیکەی سیاسیش وەر هاوڵاتێکیش کە معاش بۆ هەر هاوڵاتیش کە موچەشی نادرێتێ ئێمە هەموو حەقمان هەیە لە وارداتی ئەم وڵاتەدا بەڵام ئەوەی کەوا دەکا
ئەو ڕەشوڕوتە و خەڵکە بەشی بخورێ ئەو حیزب و خزمەیە کە دەکرێتە ملیاردلێر لەم لاو لەولا ئەو ملیاردلێرانن ئەوانن بە شێوە ڕەشوڕوتانە خوارد. باش مامۆستا بێنەوە سەر تەوەری بابەتەکەی کێ بەرەنگاری ستەم ببێتەوە و چۆن بەرەنگاری ببێت؟ هەموو لایەک ینی بەرەنگاربوون و ستەم بوون ئێوەی لایەنە سیاسیەکان چۆن بەرەنگاریە بنەوە؟ بەڵێ هەموو لایەنەکان لەسەریان پێویستە خوای پەروەردگار طبعا من لقرآن هلا ميجاوب بنوانا هم يعني خواي فرقار فرمي والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر پیاوان ایماندار افرتان ایماندار دوستو پشتیوان یکدین فرمان به شاکه دکن رید خرافه دکرن لسورة أول آية حفتاويش سورة توبة آية 104 سورة آل عمران ده فرمي ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون كواتا إما دبيب همو بكو دجي منكر بين كظلم جورترين منكرة شيرك وكو نيواني مروبكان خوا وظلم وكو بيوندين نيوان مروبكان خوان خوان هر وكو توحيد جورترين معروفة وكو بيوندين نيوان مروبكان خوا كدبيت أن يخوا بفرسله و دادگریش جورترين معروفة وكو بيوندين نيوان مروبكان خوان خوان همو لايك ملزمين بويك فرمان بکەین بە شتا پەسەندەکان ڕێگری بکەین لە شتە ناپەسەندەکان بەڵام بە تاکید هەر کەسە بە پێی خۆی بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەند جوان دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وليس وراء ذلك من مثقال حبة خردل من إيمان قول صحيح مسلم داته هر کامێک لە ئێوە ناشەرعیەکی بینی با بەدەست بەهێز بیگۆڕێ بۆ ئەو کەمادام دەستی دەڕۆی بەدەست بیگۆڕێ ئەگەر نەیتوانی خەڵکێکی ناتوانێت بەدەست بیگۆڕە با بە زمان فەبیلیسانیه بە قسە بە تعبیر بە نووسین هەیە ئەوەشی لە توانادانی نەقسەی لە توانە نەنووسین لە توانادا هەیە ئەوەیان فەبیقەلبیه بە ئیرادە و بەدڵ جا خۆ تۆ بە ئیرادە و بەدڵ لەگەڵ مونکەردا نەبی ئەگەر دڵەکەت ڕاستکە قالبەکەش لەگەڵیدا ناڕوە هەندێک کەسەوە بە کەم دەزانن نا بەس جارێ توانای هەرەوەندەیە کابرا نە وتاربێژە نە نووسەرە نە ئامۆژگاریکەرە و نە بڕیار بەدەستە تا بەدەست بیگۆڕێ نە نووسەر و وتاربێژ و شارەزایە تاکو بە زمان بیگۆڕێ دەمێن تۆچی بەدڵ پێ ناخۆش بێ کە بەدڵ پێ ناخۆش بمان لەگەڵیدا نابێ کە لەگەڵیدانە مقاتعی کرد ئەوەش هەڵوێز وەرگرتنە دوای پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام لە دوای ئەوە بەقەدەر کە خەتەرێک ئیمان نییە کەواتە هەموو لایەک ملزەمی بەڵام وەکو وتمە کەسە بە پێی خۆی ئێستا کۆمەڵی ئیسلامی لە کۆم قۆناغیانایە وڵای ئێمە لەوەی کە دەستمان دەڕە بەدەست لەگەڵ ئەوە داین یعنی بۆ وێنە ئێمە ئەوەندی کە بەشدارین لە حکوومەتدا لەو چوارچێوەدا کە دەستمان دەڕوە لە پەرلەمان خۆ پەرلەمان دیارە سوڵتەی یەکەمە حساب لە وڵاتان ئێستا پەک خراوە بەڵام بە پەک خراویش ئێمە فراکسیۆنەکەمان تەمان لە هەرێمی کوردستان تەمان لە بەغدا کە هەر هەیە یعنی پێم وایە کە ئەو شەش برا و خوشکەی ئێرە و ئەو سێ برای بەغدامان زۆر لە قەبارەی خۆیان لە ژمارەی خۆیان زۆر کاریگەری زیاتریان بۆ بەرگریکردن لە مەزڵومان و بۆ ڕاوەستان لە بەرامبەری زوڵم و بۆ خزمەتکردن بە خەڵک و وڵات ئەوان بە پێی خۆیان و ئەوانی کە لە حکوومەت و دام و دەستگا جێبەجێکردنەکاندان لە حکوومەتی خۆشەویستی سلێمانی و لێرە بە پێی خۆیان وەوەی دیکەش هەر کەسە بە پێی خۆی بە پێی توانای خۆی ئەلبەتە ناشڵم کەم تەرخەمیشمان نییە عنی خۆ بە تاکید بەڵام پێما بە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان و شایدێشمان بۆ دەدا کە کۆمەڵی ئیسلامی باجی داوە لەسەر وڵێستەکانی و کۆمەڵی ئیسلامی ڕۆژە قسەیەک ناکە و کۆمەڵی ئیسلامی سەرڕاستان و بەرچاوڕوانانە هەنگاو دەنێ و کۆمەڵی ئیسلامی بڕیاری نەداوە تا سەر لەگەڵ کەس بێ و تا سەر دژی کەس بێ ئێمە تا سەر دژی زوڵمین دژی ستەمین دژی خراپەین و تا سەر لەگەڵ دادگەری و لەگەڵ چاکە و لەگەڵ مەسلحەت داین لە هەر کەسێک و لە هەر لایەکەوە بێ و خەڵکی ڕەنگە و شایدێمان بۆ بدا هەر کەسێک قسەیەکی باش بکات لە وڵاتەدا ئەگەر بۆمان بکرێ قسە دەڵێن پشگیری دەکەین و هەر کەسێ هەنگاوێکی خراپ نیە شتێکی خراپ نیە ئەگەر بۆمان بگونجێ و بزانین لە تواناماندا بێ خراپی لێ نەخوێندرێتەوە دەڵێن ئەوەت خراپە جاری واشێ ئینسان خۆ دەپارێزێ لە هێندێ قسە لە هێندێ شت لە بەرامبەر قسەی لار و ئەوەدا دەگوترێ نەوەکو بەرژەوەندی نهێنێتە دی و زیانی زیاتری لێ بکەوێت بەڵێ مامۆستا عەلی باپیر و کۆمەڵی ئیسلامی ئەو قسانی لە کەناڵەکانی میدیاوە ئەیکەن ئەو دڵسۆزیانەی ئەیڵێن لە کۆبوونەوە دوو قۆڵی و پێنج قۆڵی و چەند قۆڵەکانیشە ئێوەی بەرپرسەکان هەمان ئەم قسانە وەک دڵسۆزیەک بەوانەڵێنەوە وڵات بێگومانەوەی کە
لە ناو خەڵک دەڵێن دیارە دەبێت ئەوەی کە بە تایبەت دەڵێنی بە زیاتر بێ چونکە لەوێ باشتر جێ دەگرێ و ئەوەش ئەو خەڵکانی کە بینیمان و دەیان بینین و دێن بۆ لامان و بە خزمەتیان دەگەین دەزانن ینی کاکدانم پێم وایە هەر کەسێک هەڵوێست و هەنگاوەکانی لە ئیمان و عەقیدەی ئیسلامیەوە سەرچاوە بگرن ناتوان لەگەڵ خەڵکدا ڕاست و ساغ نەبێ و ناشتوانێت بۆ خەڵک دڵسۆز نەبێ و بۆ چونکە خوا سبحانه وتعالى سەرکاری لەگەڵ دڵ و دەرونی مرۆڤدا هەیە پێشەوەی سەرکاری لەگەڵ سەر و سیمایدا هەبێ پێغەمبەر وا دەفەرمی عليه الصلاة والسلام دەفەرمی إن الله لا ينظر إلى صوركم وأجسامكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم يا إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خوا تەماشای دیمەن و تەماشای سەر و زامانتان ناکە تەماشای دڵ و دەروون و کردەوەکانتان دەکات جا ئەگەر کەسێک بەڕاستی ئیمانی هەبێت کە خوا دڵ و دەرونی دەبینێ فریشتەکان هەست و نەستی دەرونیشی تۆمار دەکەن پێش قسە و تعبیرەکانی زمانی بەتاکید ناتوانێت لەگەڵ خەڵکدا ڕاست و ساغ نەبێ و ئێمەش ئینشاءالله لەگەڵ خەڵکدا ڕاست و ساغین دڵسۆزین بۆ هەموو لایەک ئەوەش کە ڕەخنەی لێ دەگرین هەلە دڵسۆز ڕەخنەی لێ دەگرین بەڵام مامۆستا لای بڕیار یعنی بۆچی چونکە من پێم وایە ئەگەر ئێمە لە وڵاتەدا چێ زیاتر بڕیاری بەدەستە چێ زیاتر کاری بەدەستە تا ئەو باشتر بێ بۆ خەڵک باشترە و ئێمە هەرگیز خەونمان بەوە نەبینیوە کە لە ئەنجامی منافەسەی حیزبیدا کەسێک کە بڵێن وەڵا با هەڵە بکە بۆ ئێمە قازانج بکەین نا من دەڵێم با ئەو چاک بکە بۆ ئێمە قازانج بکەین وەکو من جارێک پیرۆزبایم لە کەسێک لەم وڵاتە کە پۆستێکی وەرگر بوو هیوادارم سەرکەوتوو بی دوعای خێرت بۆ دەکەین پێم خۆش سەرکەوتوو بی دەزانی بۆچی تی وڵا زانم پێتان خۆشە وتم ناخر بڵێ بۆچی وتی بۆچی وتم وڵا لە سەرکەوتنت هەموو لایەک بەهرەمەندین لە فەشەلهێنان هەموو لایەک زەرەرمەندین پێمە خۆش هەموو لای قازانج بکەین نەکەم لای زەرەر بکەین بەڵام مامۆستا بڕیار بەدەستان والێکی ئێنەوە گەر دادگەری کۆمەڵایەتی بچەسپێنن ئەگەر بەڕۆڕووی گەندەڵی ببنەوە ئەوان بە پێچەوانەی بنەماکەیتەوە ئەوانەوە زەرەرمان زیاترە لەبەرەوەی کە ئەو خەڵکو و ئەو حەشاماتی لە دەوریان کۆبوونەتەوە و لیان مستەفید بوون دوجار لە دەستیانە چێ خوێندنەوەی تۆ ڕاستە ئەمن ئەوانی جوانەڵێن ئەمن دەڵێم زۆر جار وایە جا بۆیە وا باش ئینسان ڕێک و ڕاست بێ ئەوەی خوار و چەوت بێ قازانجی لە خوار و چەوتیدا هەبێ زۆر مشکلێ بۆ دنیا و قیامەتی خۆی ڕاستکات تۆ دەکەوێت بینای خۆی لەسەر خواری ناوە بنیات ناوە دەزانم ئەوە هەیە بۆیە ئەو جۆرە کەسانە ئەو پندیان بەسەردا دەچەسپێ دەڵێ دەست بازاڕی ئاڵۆزی دەبێت ڕاوچی خراپ لە ئاوی لێڵ لە ڕاو دەکات ڕاستە ئەوە هەیە بەڵام من پێم وایە کە بۆ ئەوەی کە ئەو پندانیان بەسەردانە چەسپێ ئەو قانونیان بەسەردانە چەسپێ کە لە ئەنجامی ڕازبوونەوەیاندا دەوریان چۆڵ بێ لە ئەنجامی ڕازبوونیاندا یعنی ڕازبوونەوەی وەزعەکەدا کە ئەو ئیمتیازاتە ناشرعیان لێدەست دەبێتەوە خەڵکەکەش بۆ ئیمتیازە ناشرعیەکان لە دەوری بووە ئەو کاتە ئەو پەندەی بەسەردانە چەسپێ کە لە هەولێرە دەیڵێن هەتا گندۆر بوون خزم زۆر بوون گندۆر هات نەبڕانێ خزم هات نەقڕانێ جاکا کە تۆ با گندۆری حرامت پێ نەبن بۆی خەڵک بەهۆی گندۆری حرامەکان لێتدا نەوەروچێ لێت کۆ نەبێتەوە باشی چاکت پێ بێ خەڵک بەهۆی شتی چاکەوە بەهۆی ڕاستی و ساغی تۆ لەگەڵتدا بێ نەک بەهۆی پارەی حرام امتیازاتی حرام و بەهۆی چاواشەکاری و بەهۆی شتی خراپەوە تا دوای کە دەست لە خراپەکە هەڵگرت دەست لە امتیازاتە ناشرعیان هەڵگرت خەڵکەکە بڕوا هیچ تەماعیان لە تۆدا نامێنێ باوابی کە هەمیشە خەڵک تەماعی چاکەی لە تۆدا هەبێ و خەڵک هەرگیز وانەبی تەماعی خراپەی لە تۆدا هەبێ تاکو کە خراپەکەت نەما پارە حرامەکەت نەما خەڵک بڕۆن بەڵێ مامۆستا کاتم نەماوە ناچارم دوا پرسیارکەم ئەنی بێگومان بەرهەڵسیکردنی ستەم بە گوێرەی حاڵەت و هەلو مەرجە جیاوازەکان دیسانەوە ئەمیش ئەو بەرهەڵسیە شێوازی تایبەت بەخۆیە بێ بە بڕای بەڕێزت لە ئێستای بارودۆخی هەرێمی کوردستانە باشترین شێواز بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ستەمە چییە؟ وڵای پێشتیش باسمان کرد لە ئاڵلقەی پێشوشدا من ئێستاش دووبارەی دەکەمەوە ئێمە بارودۆخی ناوچەکە و جیهان و خۆمان و هەرێمی کوردستان ێ باش بخوێنینەوە هەندێک کەس عاتیفیانە قسە دەکا و زۆر گوێ ناداتێ دوایی ئەوەی ئێستا دێڵیاوە ئێستا دەیکا دوایی چی لێ سەوز دەبێت بۆیە من پێم وایە دەبێ ورد تەماشا بکەین بەڵام ورد خوێندنەوەمان بۆ واقعەکە ئەوش بە واتایانە کەمە لە بەرامبەر ستەم و ناشەرعی و لاریدا بێدەنگ بین کە من پێم وایە ئەوە نادڵسۆزیە بەرامبەر بەو کەسانی کە ستەمی و لاریەکە دەکەن ئەو فەرمایشتەی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام لەبەر چاو بێ هەمیشە کە دەفەرمێ ئونصر ئەخاکە ظالیما ئەو مەظلوما یارمەتی برایەکەت دە چ ستەمکار بێ چ ستەم لێکراو بێ
دیارە گوتیانە گەستەم لێکرا بێ دەزانین چۆن یارمەتی ئەگەستەم کار بێ فەرمی دەستی بکرد کاکە دانا من پێم وایە باشترین شێوازێک کە لەم هەلو مەرجەدا ئێمە بگرینە بەر بۆ ڕاستکردنەوەی ئەم بارودۆخە وەکو خەڵکو جەماوەرتەوان ئەوەیە کە بڕیار بەدەستان و حکومڕانان حاڵیکەن جوان جوان تیان بگەێنن کە لەگەڵ یاندانین لەگەڵ یاندا نابن لەگەڵ یاندا بەڕێدا ناڕۆن و چی دیکە بە هەوای وان هەڵ ناپەڕن ینی مەبەستە سندوقەکانی داهاتوی هەڵبژەڵی سندوقیش و غیری سندوقیش ینی من پێم وایە کە ئەوە هەڵوێستێکی پێش دنیای قیامەتیشە کە ئەو حیزبە ئەو لایەنە ئەو بڕیار بەدەستانە حاڵی بن کە ئەو خەڵکە وجدانێکی زیندویان هەیە و هەڵوێست وەردەگرن تەماشا بکە جادوگەرەکانی فیرعەون کاتێک کە ئیمان دەچێتە نێو دڵیانەوە خوا دەناسن خۆیان دەناسن پێشێ چاوەڕێی خەڵات و بەرات دەکەن لە فیرعەون ئائینە لەنا لەئەجڕەن ئین کۆنا نەحن الغالیبین پاداشمان دەدەی کرێمان دەدەی گەر زاڵ بووین بەڵام دوای ئەوەی کە خوا دەناسن خۆیان دەناسن فیرعەون هەڕەشەی مەرجیان لێ دەکات پێ دەڵێ فەقضی ما ئەنتە قاڵ هەرچی لە دەستت هاتووە بیکە من پێم وایە کە خەڵک دەبێ هەڵوێست وەربگرێ و خەڵک پێویستە بە وجدانێکی زیندوو ڕەفتار و مامەڵە بکە بڕیار بەدەستان و حکومڕانان وادار بکە تێبگەیەنێ کە لەگەڵیاندا نابێ ئەڵبەتە ئەوەش باشدانی دەوێت جەعجایب بەوەیە خەڵکێک پێی خۆشە واقع بگۆڕێت دنیا چاک بێ بەبێ کە عێراقی بکەن شتی وە قەت نییە ئەوێ ماسی بگرێ و قاچی تاڕ ئەوە یەک و دووشم بڕیار بەدەستانی ئەم وڵاتەش دەبێ بزانن کە ئەگەر خەڵکی هەڵوێستی نەبێ سەرنجام ئەو زوڵمە سەری خۆشیان و خەڵک و جەماوەرەکەشیان و هەرێمەکەشیان دەخوا ئەو حەقیقەتان دەبێت لە بەرچاو بێ ئێمە نە لە میسر بەهێزترین نە لە تونس دەوڵەمەندترین نە لە لیبیا دەوڵەمەندترین نە لە یەمەن نە لە سووریا نە لە کوێ نە لە کوێ نە لە یەکێتی سۆڤێتی پێشوو نە لە ئێرانی سەردەمیشا دەبێت ئەو حەقیقەتە زۆر چاک بزانین کە ئێمەش یاساکانی خوا بەسەرماندارە چەسپن بڕیار بەدەستان پێویستە ینی مڕاهەنە لەسەرەوە نەکەن هەر خەڵک بێدەنکەن و خەڵک بترسیان و خەڵک ناچارکەن کە بێ هەڵوێست بێ چونکە بێ هەڵوێستبوونی خەڵک وەکو جۆرێک لە تەخدیرکردن و بێهۆشکردنی حکومڕانان وایە دەڵەمادا خەڵک بێدەنگەیان وەزعمە زۆر باشە سەرنجام بەسەر هەمویاندا دەتەپێ ومێدەم وایە کە لە جیاتی وە حکومڕانان و بڕیار بەدەستان وەکو عومەر خوارێ ڕازی بێ دەیگوت لا خير فيكم إن لم تقولوها ولا خير فينا إن لم نسمعها خيرتان بيونيغا نيلين رخنا نگرن إما خير ما بيونيغا وري نگرين نازانم ئەو بڕیار بەدەستان و حکومڕانان ئەم وڵاتێ بۆ هێندە کەیفیان بە خەڵکی دەستەمودێ بە خەڵکی بێ قسە دێ بە خەڵکی بێ هەڵوێست دێ ئاخرەوانە هیچ بە خەڵکی هیچ نایەن بۆ کەسێک کە ڕەخنە دەگرێت دڵسۆزانە ڕەخنە دەگرێت دەست دەخاتە سەر نەخۆشیەکان بۆ پیان خەڵسن کۆڕەوە دڵسۆستە دۆست ئەو کەسێ دەتگرێنێ دوژمن ئەو کەسێ دەتێنێتە پێکەنی پەیوەندی بۆ نییە کە نە ئەمان عومەرن و نە ئەو خەڵکی ئێستاژێ ئەو خەڵکی بەردەسی عومەرن ڕاستە بەڵام دەبێت تۆ من باسی وە دەکەم با ئێمە چاو لە حکومڕانان چاو لە عومەر بکەن خەڵک و جەماوەری چاو لەو خەڵک و جەماوەرە بکەن کە لە سەردەمی ئەو حکومە ڕاشیدەدا بوو لە سەردەمی ئەو نەڕۆینەوە بۆی بچۆ بە ئەوروپا بۆ ڕۆژ ئاوە بۆی نەڵ هەردەمان بنەوە بۆ مێژووی سەفەر بوو تەماشای ڕۆژ ئاوا بکەن لەوێ هیچ حکومڕانێک دەتوانێت وەکو لێرە حکوم دەکرێت ئاوا حکوم بکە هیچ وەزیرێک دەتوانێت هیچ مدیر عامێک دەتوانێت بەو شێوە بکە هیچ حیزبێکە دیوە وەکو حیزبانی ئێرە هیچ حیزبێک دیوە لە حکومەت دەوڵەمەندتر بێ شتیوە هەیە نەفەرت دیوە لە حیزب و لە حکومەت دەوڵەمەندتر بێ چەند ملیاری هەبێ شتیوە نییە لە هیچ شوێنێکی دنیادا بەو شێوەیە نییە ئەگەر هەش بێ خەڵک بە شێوەی یاسایی قانونی خۆی کەسابەتی کردووە و ماڵی وەدەستێناوە نەک دەست بەسەر ملک و ماڵی وڵات و میلەتدادا بگرێ لەبەرەوە ئەگەر تەماشای مێژووی ئیسلام ناکەین با تەماشای واقعی دەوروبەرمان ئەو وڵاتانەکەین کە شارستانیان و ڕێک و پێک وڵاتی خۆیان بەڕێوە دەبن و وەزی خۆیان ئیدارە دەدەن و با هەوڵ دەین پند لە خەڵک وەربگرین نەک ببینە پەندی خەڵکی بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر زۆر سپاسی بەڕێز دەکەین هەموو جارێک لە کاتی بە نرخی جەناب تەگرین و جەنابیشێت وەڵامی پرسیارەکانی ئێمەیتەوە ئەمیش سپاسی ئێوە دەکەم و دووبارە بەخێر بێن زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا کاتی خۆتان گرتووە و بەدیار تەماشاکردنی ئەم ئەڵقەی ئەم بەرنامێشەوە هەتا ئەڵقەیەکی تر هەموو لایەک بەخوای گەورە سپێرین کوردستانێکی ئاوادان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ بێ